بەخێوکردنی ئاژەڵ گەڕەک و شوێنە گشتەکانی قەزای چەمچەماڵدا لە حاڵەتەوە بۆتە دیاردا. هەر ئەمەش نیگەرانی هاوڵاتیان و ڕێکخراوەکانی بواری ژینگەی لێکەوتوێتەوە. چالاکێکی بواری ژینگەش باس لەوە دەکات ئاژەڵداری زیانێکی زۆری بە ڕێژەی سەوزایی سنوورەکە گەیاندووە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت هەر کەسێک بە هەر هۆکارێک ببێتە مای ئازار و ئاستەنگ بۆ خەڵکی ئەوە لە ڕووی شەرعیەوە تاوانبار دەبێت. بەداخەوە دیارە دیاردەی ئاژەڵداری لەم سنوورەدا تاوەکو ئێستاکە بە شێوەیەکی تاوبن بڕ نەکراوە سەرڕێ ئەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی زۆری بۆ درراوە. بەداخەوە ئەو هەموو پارک و ئەو ڕێژی سەوزایانی کە لە سنووری قەزای چەمچەماڵە هەیە بەردەوام بەهۆی بەرڵاکردنی ئاژەڵە ماڵەکانەوە کە لایەن ماڵانە بەخێوەکرێ بەداخەوە زەر و زیانی زۆری پێگەیشتووە. هەسەنە ڕێکاری زۆری گیراوتە بەر لەلایەن پەیوەندیدارەکانی وەکو شارەوانی قایمقامەتی قەزای چەمچەماڵ ڕامەزیێشتا توێن بڵین وەکو پێویست نییە پێویستە کاری باشتر بکرێ لە ڕووی شەرعەوە. ئەگەر ئازار بە خەڵک بگەێنێ ئەمە قسەکەی لێرەیە، ئەگەر بێتە زەرەر بۆ خەڵک بێتە ئاستەنگ بۆ خەڵک بە بۆنی ناخۆشی بە زەرەردان خودی ئاژەڵەکە خۆی زەرەر بدە ئەوە بەڕاستی شەرعی نییە. ئەوە بەڕاستی ئەو کەسە خاوەنی ئەو ئاژەڵە تاوانبارە ئەبێ بەخۆیان بچێتەوە ئەبێ معالەجی ئەو حاڵەتە بکە، چونکم ئازاری خەڵک بەڕاستی خراپە. ئازاری خەڵک تووڕەبوونی خەڵک ئازاری خوای پەروەردگار و تووڕەبوونی خوای پەروەردگارە. لەبەرەوەی ئەمڕۆ وەزعێکە قەیران زۆرە، کێشە مەشاکل زۆرە لە ڕووی داراییەوە. ئێمە نابینە سەبەبی ئەوەی ئەڵێن بڵین کابرا با ڕاگیری نەکا، بەڵام کە ڕاگیری ئەەکەی یا لە لادیەکان یا بچێتە پەڕی شار، یعنی دەرەوەی شار. لای خۆی شێوە سەرۆکی شارەوانی چەمچەماڵ ئاماژەی بۆ کرد بۆ ڕێگریکردن لە دیاردەی بەخێوکردنی ئاژەڵە گەڕەک و شوێنە گشتەکاندا هەوڵیان داوە لە ڕێگەی مینبەری مزگەوتەکانە و لەلایەن مامۆستایانی ئاینیەوە هۆشیاری بدرێت بە هاوڵاتیان و دوای ئەو قۆناغە و لە ئەگەری جێبەجێ نەکردنی ڕێنمایەکاندا ئەوە خاوەن ئاژەڵەکان سزا دەدرێن و ئیجراعاتیان لەگەڵدا دەکرێت. ئەم دیاردەی ئاژەڵداری دیاردێکی ناشارستانی و نەشیاوە بەداخەوەم دیاردەیە لە ئێستا لە چەمچەماڵە شابوونی هەیە. ئێمە بۆ ڕێگریکردن لەم دیاردەی هەوڵمان داوە لە ڕێگەی مامۆستایانی ئاینی و لە ڕێگەی مینبەری مزگەوتەکان و خەڵک بۆ شیار بکەینەوە لەوەی کە واز لە ئاژەڵداری بێنە لە ناو شارە و ئاژەڵەکانیان بەرنە دەرەوەی شار. ئەمە وەکو خۆناغی یەکەم ئێمە هەنگاومان ناوە خۆناغی دوایەوە گەرم دیاردەیە بەردەوام بوو بە دڵنیاوێمە ناچارە بینهانە بەرین بۆ سزادانی ئەو کەسانەی کە دیاردەی ئاژەڵداری لەناو شارە ئاژەڵداریەکەن، چونکە بەڕاستی ئەو ئاژەڵانەی کە بڵاو ئەکرێنەوە لە ناو کوچە و شەقامەکانی شارە مەنزەرێکی زۆر ناشرینیان هەیە، زۆر جار ئاستەنگی هاتوچۆ دروستەکە، زۆر جار زەرەر و زیان بە دار و درەخت و باخچەکان ئەگەیەنێ. لە ئێستادا و بەهۆی بەردەوامی قەیرانی داراییەوە بەخێوکردنی ئاژەڵە گەڕەک و شوێنە گشتەکاندا ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە. هەر ئەمەش زیانێکی زۆری بە ژینگە و سەوزایی قەزاکە گەیاندووە کە بەپێی زانیاریەکانی پەیام ڕێژەی سەوزایی لە سەنتەری قەزای چەمچەماڵ کەمتر لە 105 و ئەمەش لەگەڵ ستاندارە جیهانیەکاندا یەک ناگرێتەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.